سووریای نوێ بەردەوامە لە کرانەوە بەڕووی وڵاتانی دنیا. سەرەڕای هەڵگرتنی سزاکانی ئەمریکا بەهۆی داعشی شەوە دەچێتە ناو هاوپەیمانی نێودەوڵەتیەوە بە سەرۆکایەتی ئەمریکا. حەمزە مستەفا وەزیری ڕاگەاندنی سووریا بە ئاژانسی ئەسۆسیێتد پرێسی ڕاگەاندووە ئەحمەد شەرەح سەرۆکی سووریا لە دیدارەکەیدا لەگەڵ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا وتوێتی سووریا خواستی هەیە و ئامادەیە بچێتە ناو هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشەوە. ترەمپیش ڕەزامەندی نیشان داوە. لە نوێترین پێشاتیشدا باڵۆزخانەی ئەمریکا لە دیمەشق ڕایگەیاند سووریا بە فەرمی بووە هاوبەشی ژمارە 90 لە ناو هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. هاوپەیمانێتەکە لە ساڵی 2014 لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دامەزراوە و هەرخۆشی سەرۆکایەتی دەکات. لە 11 ساڵی ڕابردوودا لە هەرێک لە وڵاتانی عێراق و سووریا شەڕی دژی ڕێخستنی داعش کردووە. بەڵام تا سەرەتای ئەم هەفتەیەش حکوومەتی سووریا بەشێک نەبوو لەو هاوپەیمانێتیە. لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕایگەیاندووە سەرۆکی لیژنەکەیان چاوی بە ئەحمەد شەرەح سەرۆکی سووریا کەوتووە و لیژنەکەیان سەرەڕای پشتیوانی سووریایەکی پەرەسەند و سەقامگیر هەروەها پشتگیری هەڵگرتنی سزاکانی سەر ئەو وڵاتە دەکات. لیژنەکەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا جەختیان کردووەتەوە سووریا بەڵێنی داوە هەماهەنگ بێت بۆ قەڵاچۆکردنی ڕێخستەکانی داعش و داماڵینی چەکی کیمیایی سەردەمی بەشار ئاسەد، هەروەها لە ناوبردنی مادە هۆشبەرەکان و ڕێگرتن لە بازرگانی ئەو مادانە لە ڕێی سووریاوە. ئەمە لە کاتێکدا لە مانگی 12 ساڵی 2019دا کۆنگرێسی ئەمریکا یاسای قەیسەری پەسەند کرد کە ڕژێمی ئەسەدی بە تاوانی جەنگ دژی خەڵکی مەدەنی سووریا ناساند و زنجیرێک سزای جۆراجۆری خستە سەر ئەو وڵاتە. ڕۆژی دووشەمەش مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند بۆ ماوەی 180 ڕۆژ جێبەجێکردنی یاسای قەیسەر بۆ سزادانی سووریا ڕادەگرن. لەلایەکی دیکەوە چەند میدیایەکی عێراقی باسییان لەوە کردووە هەردوو حکومەتی بەغداد و دیمەشق لە گفتوگۆ و دانوستاندان لەبارەی هەماهەنگی و ئەمنیەوە بەتایبەت لە بواری پاراستنی سنوورە هاوبەشەکان و ڕێگرتن لە گەڕانەوەی ڕێخستنی داعش. سایتی بەغداد ئەلیۆم باسی لەوە کردووە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز بۆشایی ئەمنی لە چەند ناوچەیەک دروست بووە بەتایبەت لە سێگۆشەی دێرزور و ئەلبوکەمال و ئەنبار. هاوکات تا ئێستاش داعش هەڕەشێکی جددیە لەسەر ئاسایشی نەتەوەیی. عێراق و سووریاش درێژکراوەی ئاسایشی یەکترن. هەر بۆیە حکوومەتی هەردوو وڵاتەکە سەرقاڵی بەدنیاتنانی هەمانگی سیخوڕی و ئەمنی هاوبەشن. بۆ ئەو مەبەستەش سەردانی نهێنی بەرپرسانی هەواڵگەری عێراق بۆ سووریا دەستی پێکردووە.